کارگەی سروشتی هەڵگۆڕ. کارگەی سروشتی هەڵگۆڕ لە سۆران بۆ دروستکردنی هەموو جۆرە سندوقێکی تەماتە و سەوزە و میوە بە هەموو جۆرە قەبارە وەزنێک. سندوقەکانمان بە باشترین کوالێتی و نرخێکی گونجاو بە براجۆتیارەکانمان دەفرۆشین. سندوقی یەکەم قەبارە بچووک 10 کیلۆ تەماتە دەگرێت و توانای بەرگەگرتنی زۆر بەهێزە و سندوقەکە بە بلۆکێکی 20 کیلۆیی تاقی دەکەینەوە و بەرزی دەکەینەوە. سندوقەکە هێز و کتەوی خۆی لەدەست نادات و هیچی بەسەر نایەت. جۆری دومی بەرهەمەکەمان سندوقی قەبارە بچووک کە 12 کیلۆ تەماتە لەخۆ دەگرێت و سندوقەکە بە بلۆکێکی 20 کیلۆیی تاقی دەکەینەوە و بەرزی دەکەینەوە و سندوقەکە هێز و کتەوی خۆی لەدەست نادات و هیچی بەسەر نایەت. جۆری سندوقی سێم قەبارە گەورەیە کە 18 کیلۆ تەماتە لەخۆ دەگرێت و سندوقەکە بە 2 بلۆکی 20 کیلۆیی تاقی دەکەینەوە کە دەکاتە 40 کیلۆ. بەرزی دەکەینەوە و سندوقەکە هێز و کتەوی خۆی لەدەست نادات و هیچی بەسەر نایەت. سندوقی چوارەم قەبارە گەورە کە 22 کیلۆ تەماتە دەگرێت. سندوقەکە بە 2 بلۆکی 20 کیلۆیی تاقی دەکەینەوە کە دەکاتە 40 کیلۆ. بەرزی دەکەینەوە و سندوقەکە هێز و کتەوی خۆی لەدەست نادات و هیچی بەسەر نایەت. هێز و کتەوی و تند و تۆڵی سندوقەکان بە جۆرێکە بەرگەی چوونە سەری کەسێک دەگرێت کە نزیکەی 80 کیلۆیە و سندوقەکان هیچیان بەسەر نایەت. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. ژمارەی کارگا 050 466 91 73. ژمارەی خاوەن کارگا 050 814 87 99 082 412 97 97. ناونیشان سۆران ناوچەی پیشەسازی.